گرنگ ئەوەیە ئێمە بزانین هەندێک لەناو دەستەی ئیماندارانە هەن زۆر سادق و ڕاستن لەگەڵ خوایە، بەڵام ئەمانە لە جەنگ و جیهادەکەشە بەشدار نەبوون، لەگەڵ ئەوەشە کامل ئەجری جیهادیان بۆ ئەنووسرێ وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم جارێک هاوڵان باسی ئازایەتی خۆیانیان ئەکرد فەرمووی وەڵڵاهی خەڵکانێکن لە ناو مەدینە یەک دۆڵ نییە ئێوە پێیە بڕۆن، یەک ناڕەحەتی و عارەقەیەک نییە بیڕەژن ئیلا ئەجری ئەوانی تێیە. وتیان کێن یا رسول الله صلی الله عليه و آله وسلم؟ فەرمووی ئەوانن حەبەسەهم العذر، عذرێک و حەبسی کردوون نەیانتوانیوە بێن بۆ جیهاد لە پێناوی خۆیان، ئەگەرنا ئەوانە لە پێش ئێوە لە مەیدانە ئەبوون. یەکێک لەو ڕخنانەی کە خەوارج گرتیان لە ئیمامی عوثمان چی بوو؟ وتیان ئەم ئیمامی عوثمانە لە جیهادەکانە بەشداری نەکردووە، لە غەزوەی ئوحدا بەشداری نەکردووە، لە غەزوەی بەدرا بەشداری نەکردووە. ئەویش جوابی دانەوە فەرمووی وەڵڵاهی لە هەردوو جارەکانە جارێکیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم منی کرد بە مەسئولی مەدینە، بەسەر مەدینە و مامەوە تا گەڕایەوە. جارێکیش کچەکەی وەفاتی کردبوو نەخۆش بوو لەسەر مەرگا بوو، فەرمووی لەلای بە ئەگەر وەفاتی کرد بینێژە بۆیە لە مەیدانی جیهادەکە بەشداریم نەکردبوو. و ئەم فەرمایشتەی پێغەمبەری گێڕایەوە صلی الله عليه و آله وسلم کە خەڵکێکن لە ناو شاری مەدینە لەگەڵ هەموو دۆڵێک و لەگەڵ هەموو شوێنێکە هەن، بەڵام حەبەسەهم العذر. حتى بيعة الرضوان لسر كيكرا لسر جيراني إمام عثمان كرا خوي لبيعة الرضوان نبو، حتى في غمري خوا صلى الله عليه وسلم دسي خوي دانا أصحابها مو دسيان دانا أخيرا دسي تشبيشينا فرمي واش دسي عثمان كعثمان خوي لينو كابو خلشك هي لميدان الجهاد نية بلي مجاهدين هي وكو